بینەرانی بەڕێز لە هەرجەیەکەن سڵاوی ئێمەتان لێبێت ئەم کاتۆ هەموو کاتێکتان باش بێت بە هیوای ڕۆژێکی خۆش و دەستپێکی ڕۆژێکی خۆش بێ بۆ گشتلایەکان بە یارمەتی هاوکارانم بە یارمەتی هەوار تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بەڵێ سڵاو چنوور سڵاتان لەبێت ئاسان بەیانیتان ئارام بێت خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵتانی لە بەرنامەی ئەمڕۆ بە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز و دوو تەوەری گرنگ لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە بەراوردکاری نێوان سینەما لە نێوان ئێستا و جاران زین سینەما بۆچی چ جیاوازێکی هەیە لە ڕووی تەکنیکی لە ڕووی ئەو گرتە تەنان گرتە سینەمایەکان و لە ڕووی بەرهەمهێنانیشەوە میوانێکی عزیزیش لێرە ئامادە بێت کە پسپۆری سینەمایە. هاوکات چنوور تەوری دووەمیشمانە بێت. تەورەکانی ئەمڕۆمان باس لە کەشوهەوا گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین بە شێوەیەکی گشتی لەسەر ئاسی جیهانی و لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و هەرێمی کوردستان زانی کاریگەریەکانی چۆن بوو وەچی دەبێت هەڵبەت ماوەی چەند ساڵێکی زۆرە ئەوە دەبینێت کە بڵێ لافاو بوومە لەرزە لە هەمان کاتدا ڕۆچوونی زەوی ئەمە بە شێوەیەکی گشتی وشکە ساڵی ڕێژەی بارانبارین بەرزبوونەوەی پلەیگەرمان لە زمبوونەوەی پلەیگەرمە ئەمانە زۆر بەدی دەکرێت کە لە ساڵێکە بۆ ساڵێکی تر زۆر گۆڕانکاری بەسەردادێ هۆکارەکەشی شارەزایانی بواری کەشوهەوا و کەشناسی ئاماژە بۆ دەکەن کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرمی بەرگەهەوە و بەرزبوونەوەی پلەکانی گەرمی گۆی زەوی کە بخۆی بە شێوەیەکی گشتی تێکڕای پلەکانی گەرمی گۆی زەوی 15% هەوار بەڵام لە ماوەی 100 ساڵی ڕابردوو هەتا ئێستا 1.5 واتە پلۆنیوێک پلەی گەرمی تێکڕای پلەی گەرمی گۆی زەوی بەرز بۆتەوە ئێستا بۆ بە 16.5 کە ئەگەر هەیە و پێشبینی دەکرێت گەر بگاتە 2050 نیو پلەیتر بەرز بێتەوە واتە بگاتە ئێستا گۆڕانکارێکی گەورە هەیە لە کەشوهەوای جیهانی یعنی با بڵێن ئەمە لەسەر ئاستی جیهان ئەم گۆڕانکاریانە ڕوویان ناوە بێگومان هەرێمی کوردستان وڵاتی خۆشمانی گرتوتەوانێت کە تا ڕادێکی زۆر هەست بۆ گۆڕانکاریان ناکەین بەتایبەت کەشی ئەم ساڵ کەشێکی سارد و باراناوی و چەند بەفرێک بە دوای یەکاوە چەند بارانێک بە دوای یەکان و بۆ خۆی هەر گۆڕانکاریە لە خۆیدا بۆیە ئەبێت کەسانی پسپۆڕ و شارەزا وەڵامی ئەم گۆڕانکاریانە بنەوە بزانین بۆچیشدا هەوار ساڵانە چەندین کۆبوونەوە کۆڕبەندی گەورە لە کۆبوونەوەی گلاسکۆ یا کۆڕبەندی نێوان دەوڵەتەکاندا دافوز بڵێ کۆبوونەوەی جیبیس و لەسەر و هەمووشیانەوە ڕێکەوتنامی پاریسی ساڵی 2015 کە زۆربەی وڵاتان بە تایبەتی وڵاتە پیشەسازەکان تێدا بەشدار بوون کۆمەڵێک خاڵ ڕێکخراکە دەبوو ئەو وڵاتانە پابند بن پێوەی بەڵام ئایا تا چەند پابند بوون لەسەر ئەو خاڵانە ئێمە دواتر گفتووە لەسەر بابەتەکە دەکەین لەسەر ئەوەی کە ئایا لەسەر ئاستی جیهانی لەسەر ئاستی نێودەوڵاتی و لەسەر ئاستی ناوخۆیش پێویستە هەر وڵاتێک لە ئاستی خۆی چی بکە بۆی کە گۆڕانکاریانە کەمچنۆر ئێمە ڕۆژانە چەندین راپۆرت با بڵین بڕگەمان ئامادەیە ئەمڕۆژ بابەتێکمان ئامادەیە لەسەر توشبوانی شێرپەنجە بەتایبەت مناڵانی توشبووی شێرپەنجە پێشانگایکیان بۆ کراوەتەوە بەیەکە سەیرەکەی. سڵاوتان لەبێت ئازیزان لە ئەمنە سوورەکەی شاری سلێمانین ئەمڕۆ پێشانگایەکی شێوەکاری بۆ منداڵانی توش بوو بە نەخۆشی شێرپەنجە کراوەتەوە بە هاوکاری ڕێکخراوی منداڵ پارێزانی کوردستان و نەخۆشخانەی هیوا منداڵانیش بە چەندین تابلۆی جیاواز و کارە دەستڕەنگینیەکانیان بەشداریان لەم پێشانگایەدا کردووە. ئێمە ساڵانە چەند ڕۆژێکمانەیە کە تایبەتە بە شێرپەنجە یەکێک لەو ڕۆژانش لە جیهاندا تایبەتە بە شێرپەنجەی مناڵ و ئێمە ساڵانە بە هەمانگی لەگەڵ ڕێکخراوی مناڵ پارێز چەندین چالاکی ئەنجام دەدەین وەک ئەم ساڵ لە ئەمنە سوورەکە کردنەوەی پێشانگایەک بوو بۆ دەرخستنی ئەو دەستڕەنگینی ئەو مناڵانی کە توشبووی شێرپەنجەن و ئەمەی کە تۆ دەیبینی نزیکەی بەرهەمی 84 منداڵە کە ئەم مناڵانە ڕۆژانە کە سەردانی نەخۆشخانەی هیوا دەکەن جاری وایە زیاد لە چەند کاژمێرێک دەمێنەوە لەو نەخۆشخانەیە و لە چاوەڕوانی پزیشک و چارەسەر وەرگرتن و دەرچوونی پشکنینەکانیانە کە بێگومانەمانە لەژێر
زەختێکی دەرونین هەم خۆیان هەم دایک و باوکانیان بە ئەنجامدانی ئەم چالاکیانە دەتوانیت تۆ مناڵە خەمی بڕێنیتەوە ئەو چاوەڕوانی لەسەر ئاسان بکەیت و ئەمە دەرخستنی ئەو ڕاستیە کە مناڵانی توشبوونی شێرپەنجەش وەکو هەر مناڵێکی ئاسایی دەتوانێت چەندین کاری گەورە ئەنجام بدەن ئەگەر سێری تابلۆکانکەی تابلۆی وایتەیە کە ڕەنگە ئێمەش کە کەسێکی پێشکەوتوی نەتوانین بەو شێوازە جوانە ئەنجامی بدەین ئەمە گەیاندنی پەیامی ئەوەیە کە توشبوون بە شێرپەنجە لە مناڵە یەکسان نییە بە مردن و ئەوانش وەکو هەر مناڵێکی ئاسایی دەتوانن کاری گەورە ئەنجام بدەن و لەگەڵەوەشدا بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستیە بۆ دایک و باوکان کە ترسیان نەبێ لە کاتی بوونی هەر نیشانێکی گوماناوی ڕاستە و خۆ بە دوواداچوون بکەن بۆ مناڵەکانیان و لەگەڵەوەشدا توشبوون بە شێرپەنجە لە مناڵە عیبە نیە کە بەداخەوە هێشتا لە کۆمەڵگەی ئێمە زۆرجار دایکان و باوکان پێیان عیبە یان حەزەر دەکەن لەوەی کە بە دوواداچوون بکەن بۆیە ئێمە بەلامانە و گرنگە ئەم کارە ئەنجام بدەین چونکە ئەمە پاڵپشتیەکی دەرونی گەورەیە بۆ مناڵەکان چونکە چەندێ چارەسەری جەستەیی پێویستە بۆ توشبوانی شێرپەنجە لە مناڵە ئەوەش چارەسەری دەرونی گرنگە. مەبەستمان لەکردنەوەی ئەم پێشەنگایە بۆ دەرخستنی لایەنی هونەری مناڵەکانە کە تا چەند توانیویانە بەهرەکانی خۆیان دەربخەن لەگەڵەوەی کە کۆمەڵی عیلاجی زۆر قورسیان بۆ بەکارێت بەڵام هێشتا هەر ئەتوانن ئیشی جوان بکەن و تا ئێستا 84 ئیشی مناڵەکانمان عرض کردووە پێکاتۆ لە 84 لەوحە هەروها ئیشی دەستی مناڵەکانیشمان هەیە کە بە مرۆ دروستیان کردووە واشینەکەمان بەس ئەمڕۆیە پێشەنگاکەمان هەر ئەمڕۆ بەردەوامە بێت لەبەر نەبوونی کات و تۆزە کێشەمان هەبوو نەمانتوانی زیاتر درێژەی پێبین مناڵەکان زۆر دڵیان پێخۆشە یعنی ئێستا خۆشیان حەزیانە کرد کە ئامادە بن بەڵام بە بۆنەی لانی تەندروستیان نەیانتوانی بەڵام تەئکیدم ئێستا هەمویان لە تەلەڤیزیۆنەکانەوە سەیرەکان زۆر دڵیان پێخۆشە یعنی کە پێیان وتون پێشەنگان بۆ کردوونەتەوە هەر بە پەلەپەل لەوحیانە هێنا ئەم بە هەموو ئیشی ئەمەی تیابێ ئەوەی کە زۆر تەئسیری لێم کرده بێت مناڵێک بوو کە نەخۆشەکی لە چاویا بوو چاوێکان بۆ دەرهێنا بوو ڕستمێکی کردم ئەوەمنی زۆر خۆشەویست ڕستمێکی بۆ کردم منی کرد یەک چاوم هەبوو ترمشتم بۆچی یەک چاوتی ئەخر دایکم پێوتم هەموو خەڵک یەک چاوی هەیە ئەها خۆشم یەک چاوم هەیە تر یعنی ئەو قسەی تا ئێستا هەر لە مشکمایە. لە سەردەمی ئێستای نەخۆشی شێرپەنجەدا و بۆتە جێگەی دڵخۆشی و هیوایەکیش بۆ ئەم منداڵانە هەتا بەهرە و تواناکانی خۆیان دەربخەن. شادوان مەهدی، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ هەروەک لە پێشێکەکەدا ئاماژەمان پێکرد کە ئەمڕۆ دوو تەورمان هەیە هەواریەکێ لە تەورەکانمان باز لە سینەما و بەراوردکاری نێوان سینەما دەکات بۆ ئێستا بە بەراورد بە ڕابردوو بزانین چی گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە بیبەستینەوە بە سینەمای کوردیەوە یاخود فیلمی کوردی لە سینەمادا بزانین چۆنە بە بەراورد بە جیهانی یاخود لەکوێ ئاستی سینەمای جیهانیدا لەو بارەوە راپۆرتێکمان هەیە دواتر لەسەر ئەم بابەتە میوانمان دەبێت و گفتوگۆی لەسەر دەکەین. سینەما چەمکە کاریگەرەکەی نێوژیانی مرۆڤەکان. بۆچی سینەمای کۆن و سینەمای ئێستا جیاوازن؟ بۆچی سەرەڕای پێشکەوتنی تەکنەلۆژیا هێشتا سینەما بەهای لەدەست نەداوە؟ سینەما کە ڕیتشیۆتۆ کانۆدۆ پێی دەڵێت هونەری حوتەم یەکێکە لە چەمکە سەرنجڕاکێشەکانی بواری هونەر و لە ڕێگەی شاشێکی جیاواز و گەورەوە پەخشی بەرهەمەکانی دەکات. ئەو خاڵانەی کە سینەمای کۆن و کاتی زێڕینی سینەما لە ڕووی هۆڵ و تەکنیک و ناوەڕۆکەوە جیا دەکەنەوە بریتین لە جیاوازی نێوان دیزایانی تەلارسازی هۆڵی سینەماکان لە شێوازی کلاسیکەوە بۆ هاوچەرخ بازرگانی فیلم زیادی کردووە بەراورد بە ڕابردوو. جاران زیاتر سینەمای هۆلیوود لە مەیدانەکە بوو پاشان لە نەوەدەکانەوە بۆڵیۆد و ئێستاش سینەمای فەڕەنسی و ڕووسیش لە مەیدانەکەن. لالایەکی دیکەوە چەند جیاوازیەکی دیکەی بەرهەمێنانی فیلمی سینەمایی مانەوەی بەهای سینەما ڕوون دەکاتەوە. جاران سیناریۆکان شێوازی ئەرستۆیی بوو واتە سەرەتا و ناوەند و کۆتایی هەبوو بەڵام سیناریۆکانی ئێستا زەمن تێک دەدات و زۆر جار کۆتایی چیرۆکەکە دەگێڕێتەوە لە دەستپێکدا. جیاوازی تەکنیکی وێنەگرتن جاران بە شێوازی فرەیم و
ئێستا بە شێوازی دۆڵبی دیجیتال کار دەکرێت واتە کامێرای گەورە گۆڕاوە بە کامێرای بچووک هەروەها سیستەمی SD گۆڕاوە بە سیستەمی HD جاران بۆ بەرهەمهێنانی فیلمی سینەمایی ستۆدیۆی پلاتۆ دیکۆر و کاستی زۆر و شاریۆ و کرێن بەکاردەهێنران ئێستا بە پێچەوانەی ڕابردوو شوێنی بەرهەمهێنانی فیلمی سینەمایی لە ڕۆژهەڵات لە شوێنی ڕاستەقینەی وەکو ماڵ و سەرشەقام کار دەکرێت لا ڕۆژ ئاواش شاری سینەما هەیە بەڵە خۆشەویستان خۆشەویستان بەردەوامین وەکو ئاماژەمان پێکرد هاوکارم چنوور ئاماژەی پێکرد لە تەوەری یەکەمدا باس لە سینەما و بەراوردکاری لە نێوان کۆن و ئێستاکەینەوە راپۆرتش ڕوونکردنەوە و شیکاریەکی زانستیانە بوو دەربارەی سینەما و جیاوازەکانی لە نێوان ڕابردوو ئێستاە بۆ مەبەستەش میوانداری سینەماکار زۆر بەڕێز هاوڕە قادر ڕەشیدمان کردو مامۆستا هاوڕێ زۆر بەخێر هات بانیت باش و بەخێراتی ماڵی خۆمە گەلی کوردستان بە خۆشحاڵی بێگومان ماڵی هەمووانە زۆر بەخێر هاتی مامۆستا هاوڕێ با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەو بەراوردکارێکە کردمان بەراوردکارێکی دروستە لە ڕووی زانستیەوە بەڵێ بێگومان بەڵێ بێگومان چکە سینەما سەرەتاکان کە دروست بوو لە فۆتۆ دروست بوو با بڵین فۆتۆگراف بوو دوای وەردەوەردا بوو شەقەبەی وەرگێ کە پێیانوت سینەما لەم راپۆرتەشا دیارە بینیم کە لە SD بوو بە SDۆمانە تەمان گۆڕانکاریەکی تەقەنی زۆر گەورە بووە بەڵام گۆڕانکاریەکی دەرونی تایبەتیش دروست بووە لە ناو فیلمەکانە چونکە خۆ دەزانی بە پێی زەمن کەرەستەکانیشە گۆڕێ بە پێی زەمن عەقڵەکانە گۆڕێ بە پێی زەمن شێوازی کارکردن و ستایلەکانە گۆڕێ یەکەم فیلمی سینەمای ساڵی 1995 بوو مامۆستا لە فەڕەنسا 1995 بوو برایانی لۆمێر کردیان دە کورتە فیلم بوو بەڵێ دە کورتە فیلم بوو بەڵام پێم وایە بە هەردە کورتە فیلمەکە 50 چرکە بوو ینی بە هەردەی 50 چرکە بوو نەگەشتە خولەکێ یەکەم فیلمی هۆلیری شەوزانم ساڵی 1920 تقریبا 1920 ئەکرێ بە دانین زیاتر 21 بەڵێ کارکرا 14 کارکرا بەڵام کارەکان فەرقیان هەبوو لە شێوازی تەکنیک و تەقنیە یعنی ئەو کاتە ئێستا زۆر هەندێشت هەبوو بەس ئەوە بوو ئینقیلابەکەی کە کرا ئەو بوو ئەلوان هات ڕنگ هاتە سینەماوە بڵین لە ڕەشوسپیەوە بوو بە ڕنگار هەروەها سەوتی بۆ زیاکرا چونکە سینەما بریتێ بڵین لە فرێم ئەو فرێمە جاران ئەم فرێمانە فۆتۆ بوو بڵین کۆمەڵێ فۆتۆ بە حرەکە جیاواز لە سرعەتێکی معەنە کە 26 فرێمە لە سانیەکە ئەو حرەکەیە دروزە بوو سەوت نەبوو ناچار کە هاتن عەرزیانە کرد نمایشیانە کرد لەو کاتە فرقەیەکی مۆسیقییان دانا یان چەند دەهۆڵێکیان دانا دەهۆڵیان لێ ئەیە بۆی هاوشانی فیلمەکە بێ فیلم تەکنیکی دەنگیان بەو جۆرە کردووە بەڵێ سەوت نەبوو کاتە بەس دوای ئیتر سەوت هاتە سەر و فرێمەکە بڵین فرێمی ڕسمەکان لە سەرەوە خەتێکی سپی ئەگەرە بینن ئەو نقطە بۆ ئەوەیە بۆ ئەوی کە سەوت و سوورە بێکۆ بڕە ئەجینە ڕێک ناخرێتەوە باشە هەتا کلاکێت بۆ ئەوەیە ئەگەر باسمان لە فیلمی سینەمایی کریا سینەما کە لە سەراسی جیهانی ئەگەر بیبەستینەوە بە هەرێمی کوردستانە بزانین دۆخی سینەما و فیلمی سینەمای کوردی بۆ ئێستا لە چه ئاستێکا و لە چه دۆخێکدا ئێوەکو سینەماکار وەکو هونەرمەندان و لەگەڵیشیدا وەکو شانۆکارێ تا چەند لە ئاستی سینەمای ئێستای کوردی ڕازین خۆی ئێمە زۆر ڕازین چونکە سینەمای کوردی وجودی نییە ناتوانین بڵێ سینەمای کوردی ئەو سینەمایی کە هەیە ئیمڕۆ بۆلیۆدا هۆلیۆدا رووسایە فەرەنسا بەڵام ئەتوانی بڵی مەوزوعی کوردی یعنی چکە بۆ کە تۆ ئەڵی فیلمی کوردی بەڵێ تۆ کە ئەڵی مەسەلەن ستایلی سینەما تۆ مەسەلەن بۆ نمونە ئێستا نمونەیەکی بەسیتە بێنمەوە ئایا هۆلیۆد بە کامیرە ئیژەکە بەڵام بۆلیۆد مەسەن بۆ نمونە بەشتیشکە کارەکە هەر کامیرەکەیە هەر مۆنتاژەکەیە هەر هەمان شتە ئەوەی کە جیاوازە چییە سینەمای تایبەتمەندی خۆی تایبەتمەندی سینەمای ڕۆسی هەیە
تأويش تأثيراتي أو تايبت من ديانا تشين كابون السينما الروسي هيت يا سينما هوليود يا بوليود هيتي زين شلون زيادة تايبت من دي كان لموضوع وكو بيموتيوتم لتقنيات نيت ولا كاميرا نيت بلام أو بابا تشي ما مستحاور يعني علي لموضوعها يعني أول شيء روسيا وفرنسا وهوليود وبوليود الكتريجيا كاتو جوازانه يكم موضوع كان يعني دوم ستايلي درينا يعني تو سيريكا او درينا راني كاريان كدو لا في المكان مثلا سيريكا بو نمونه كنمونه بو زياتر بوي بينران تيبغن مثلا سيريكا فيلمي روس فرنسي ايقاعي خاوي خوي ايقاع كان خاوه فيلمي اكشني هوليود سيركينا إيقاعي سريع بلام رنگا هندك هي اسا فيلمي هندي ناتوين بلي السينما تايبتي خويه لبرو توشي غرلاوجي بو غرلاوجي كيتشي لو اكشنكا مثلا هناكا اماكا واكا بلام هموي زربي تقليده وكتبري كومالك جانري ليك فيلما كوكردوتوا بلام سينما هندي افلامي زور جوانيان هي زور جي بلين تقديره بلام كشكل لو منطقي خو معنا نايد يعني او فيلمانا ما خودو هاي تو سيري بكي اجينا لمنطقي خو من زياتر او افلامانيك زين شلون كشكل لو هلا هاشتاغ انا والليره سينما بو بالسياسه يعني تو ابي بزاني فيلم جاني بو كان مشغولين كي نكتب فيلمي عقلي عن قبرك ما بس لسر أسنين ودولتية ما بس الشرقي وسطها ما بس منطقة الشرقي وسطها نالم عراق كلام الشرقي وسط ما بس إيران عراق الشرق بعام هولي الناوة مثلا كلتورة آينية كان كلتورة أخلاقية كان وشد نظري خوانه اگر بین باسی قضیه اخلاقی مثلا شتیشی که و چه بابی که و چون رنگ او اخلاقی که من یبینم جواز بلوی که تو یبینی که عفون که کلام که تو ما بس مک اوروپیه منو که شرقی یبینم رنگ او جواز بلام کاتی خوش سینما من نمی بسمه بابا ما زیادتر باز سینما بکم مثلا بون منصی که افلامی هندیانه هنا بس عشق بو فیلمی هندی مثلا الهندیانه هنا عرضی کن ومن الهند يعني أنا وبزام يقرش عرض كذا خرابيان داخل سنتين لايبن بابا من السياسية يعني هنا مثلا من خومي شبلاني كفيلم هبو بالزارسو مثلا الشعلة بو سنقام بو من حتى شرما كرد زاري بها لك براكا ما كبجني بقوبالا يا هلا صامت تورام نانم ناخوان شون بقوبال قصي بقوبال قوبالي شبلا كساعتك يعني فيلم سنقام انت وان اللي كردوين مثلا إما وابين ما نكردو مثلا حتى دانستن من زي وابوكو جنس مثلا بي ما نكردو مش استشي كوميدي بشوكتان بو باسكم برادرك ما أنا بناوي كما بلالو روزك خيال ما نكردو لقى فيلمي سنقامة أم كرهار قصية كرت نهجم خيال كينو إيماش حظ ما نكر خيال كينو بريم خيال خيالك يبصرين دويت من كاك بلا جان تصوري خوكا تي باشا شلون خيالك يارمتين بنوت من تصورك بس البحر الروي تي ايوت من قجيت وتشيت وهواك اللي ومن دوي هواي شي كردوتي بوس اخو من قجم لولا نازل ولا امل زعما بس سياسات عقلي اما انا بالبلاي اوش يعني سياستك مسير خلقك مسير بولا السينما مخير نبو هل يعني بون نبو هالبزار دبكي بس امرو تو بزار داكي هالبزار دي خودكي بقرمو ببرسارك جنابه فيلمي كردي لأستك زور باشايا بو تو اما كومالا كردمان هي مثلا اسا امرو شوتا اوسكار شوتا بوليود شوتا هوليود بلام ناتو هني في بليج كتو اما 2000 بو بدرهنه رجل هوليود نبو بدرهنه رجلای من يعني تيما قلت شلون بس لو مرجنيه بقات استينه ودولتيش بلام قرنga ويلنا خويا برهمك داني بيان رابط مشكلي درهنه ركاني ايمتي لقريز ما هم انا رمن خوش من بيلواكنو ايش كين مسلماني بو هولير بيلوانا كينو مثلا
طبعا ئەمە بۆ هونەرمەندەکان نییە بۆ تاجرەکانیشە مەسەن تاجرەکان ناوێرن بێنە ژێرباری چە خۆی بتەوێت نەتەوێت ئەگەر بازرگانەکان نێن و نەبێ بە کەرتی تایبەت ئیشیان نەکە مەحاڵە بتوانی سینەما دروستکەی کەرتی تایبەتیشە ترسێ بەڕاستی وڕا ناقیشی نێت نەیتوانی ئەو ڕۆڵە ببینێ لە فیلمەکان ناڕۆ یعنی تێناپەڕێ لە سلەیمانی هەولێر تێناپەڕێ باشە هۆکارێ بۆ چێگەڕێتە مامۆستا گەڕێتە بۆ ئاستی ڕۆشنبیری سینەمای تاکی کوردیان نەبوونی پارە نەبوونی پارە سینەما بە پارەیژەکە من یەکشتی بچووکە بۆ باسکەم کاتی خۆی تایتەنیک کە جیمز کامرۆن هاوستی تایتەنیکی خراسکە پێش ئەو ئەفلامەکان 10 میلیۆن دلار 11 میلیۆن دلار زۆر چوو بۆ 15 میلیۆن دلار لەوە زیاتر سەرف ناکرا لە فیلمێکە ئەم هاو داوای 200 میلیۆنی کرد بەلانەوە سیر بوو وتن یان چی 200 میلیۆن قەت ناهێنێتەوە پارێ وەلحاصڵ کۆتە حەدایە کردی ئەو تایتەنیکی کرد تایتەنیک لە ملیار تێپەڕی قازانجی نەک پارەکەی اینجا تێگەیشتن بازرگانەکان کە فیلمی باش پاری باشێ بۆ سرف کرد ئەتوانی دوای ئەوەی ترەوە بوو ئەڤەتاری کرد ئەو ئەڤەتاری دوی کرد ئێستا حالیان مەبەستم چییە ئیشی باش بە پارەی باشەکرێ باشە مامۆستا ئەگەر ئیشەکە باش بێ ئەگەر ئێمە سینەمامان هەبێ فیلمی سینەمای باشمان هەبێ بەڵام ئاستی ڕۆشنبیری سینەمایی تاکی کورد بۆ ڕادەیە بچێ بینەری ئەو فیلمە بێ لە سینەما ئەخە خۆی مشکلەکە لە چییە؟ خۆی من ئێستا لەم دوسێ ڕۆژە مناقەشەی شتێکی وامان کرد لەگەڵ هەندێ برادرە کێشەی دەرهێنەری ئێمە چییە؟ دەرهێنەری ئێمە لەخوا بە زیابێ ئێستا کابرا یعنی من ناو ناڵێم بەڵام شەخص هەبۆ چین لە ماڵەکە تەسویرمان کرد دوو چای بۆ هێناوینی مرۆی خراجەکە موسەسەلەشی خراج کرد مشکلەکە لەوایە نانێ فێر بن تۆ ئەبێت سەرەتا فێربی اینجا کار بکەین من زۆر جا تەلەبەکانی خۆم 3-4 وەرکشۆپم کردوتەوە بە بەلاشتەوان بۆ تەلەبەکانم 3 مانگ و 4 مانگ بۆ هەمووی دایمە پێم وتون تومە حساب کە 2 جۆ هەیە دایمە 2 جار جۆ بگرینجە جارێ قسە بکە حساب کە تۆ 2 جار فێر بە اینجا شتێک ببەخشە هەوڵ بە فێربی مخرجی ئێمە دراسەی بینەریان نەکردو مەسەن تۆ یەکێ لە بنەما سەرەکیەکانی سینەما و شانۆش تەمان و حتا تەشکیلی و هونەری موزیک و هەمووی ئەبێ هونەرمەند بینەرەکەی خۆی بزانێ بۆ چێ عەرزەکە بزانێ بینەر چی ئەوێت؟ بەڵێ بزانێ چی بۆ بینەرەکە کە لە بینەر تێگەیشت اینجا ئەزانێت چۆن وردە بیبا بۆ ئەو شوێنی کە خۆی ئەیەوێ یعنی تۆ کە دراماگەکەی مەسەن لەم درامایەوە تۆ ئەبێ سەرەتا بینەرەکە ڕاکێشی بۆ ئیشەکەەوە دوای کە ڕاوکێشا وردەوە دەبی بە بۆ ئەوەی کە تۆ خۆت ئەتەوێ بەڵام تۆ وەکو ئەو وایە تۆ مناڵێک بهێنە یەکسەر شتی پێ بڵە کۆمەڵێشت دۆری ناگرێ ماوەستا باسی کۆمەڵێک خەیاڵ و وەهم و ئەمانەت کرد پێت وایە کە ئەو فیلمانی کە بەرهەمهێنراون لە ماوەکانی ڕابردوو لە ساڵانی کۆن و هەتا ئێستا ئەم خولەکەی ئێمە قساکەین پێت وایە کامانە بۆ خەڵکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون زۆرێکیان بۆی کە دنیایەکی خەیاڵی و پڕلەوە هەم دروست کات و پێت وایە ئێمە چی لەم فیلمانەوە فێر بووین ئایا هیچی لەوە فێر بووین لە ناخۆی خۆمانە بۆی بتوانین بەرهەمێکی لەو ئاستە بەرزای بەرهەم بێنینەوە ئەزانین چۆنە زۆر جار لە مناڵێک وشت فێرەبی من شخصی خۆمەش مەسرحێکم دەرێ نابێ پێش لە جەنرال پرۆڤایەک 2 مناڵ مێناوە تومە با سەیری مەسرحەکەم کەن تومە 2 کەس سەیری کەن ئەگەر ئەو مناڵە بێزار بوو یعنی بینەری کەس بێزارە بێ ئەگەر مناڵە تەقەبولی مناڵێک تەقەبولی مەسرحەیە بکە ئەکید گەورە کەش تەقەبولیەکە بێ تاقەت نابێ خەیاڵ جوانە خۆی خەیاڵ شتێکی باشە و بە دەلیلەوەی کە ئێستا ئەفلامی فەنتازی هەر هەمووی سەرکەوتووە کۆمەڵی ئەفلامی فەنتازی گەورەمان هیچ لەوانە ئەڤەتار فەنتازیە هەمووی شتێکی خۆشە ئەبێ خەیاڵ هەبێ پێویستە خەیاڵ هەبێ نابێ هەنی بەبێ خەیاڵ بەڵام کێشەکە ئەوەی کە من مەبەستم بوو بیڵێم حکومەتی ئەو کاتە مەبەستی بوو عەقلی گەنجەکانمان بۆ شوێنێک بەرێ مەبەستەکە لەوان نەبوو ئەجنا خەیاڵ خۆشتێکی باشە تۆ لە سینەما گەر خەیاڵ نەبێت سینەماش نابێت چە سینەما واقع نییە زۆر کەس دەڵێ واقعە من واقعی ژەکەم نەخێر من واقع ناکەم من ئیشم بە واقع نییە ئیشم بەوەیە
چی بە بینەرەکەم ئەڵێم چۆن ئەیبم بۆ چۆ بەڵێ بەڵێ مامۆستا ئێمە ئێستا لە فەزای سۆشەڵ میدیاین و دیجیتال میدیاین و دنیاک بژاردەمان لە بەردەستایە بۆی کە سەیری فیلمێکی سینەمایی بکەین بەڵام پێت وایە لە ئێستاە بەها هەیە بەهای ماوە یعنی وەکو جارم بەو تام چێژەوە ئێمە کە دانیشین لە ماڵەوە بێ لە شوێنەکە بێبمانەوە بۆ بچینە سینەما و لە راپۆرتەکەشدا هەندێکمە تیشمان خستە سەری پێت وایە کە ئەو بەهایی ما بێت ئەو هەموو بژاردەشمان لە بەردەستە سینەما خۆی ناوی خۆی بەخۆیەتی تۆ لە سوسیال میدیا یان لە تیڤەوە فیلمە بینی بەس لە سینەما بینی سری کە ڕەنگەم جملەی من تۆزێ ئیم بێ بەڵام من حەزەکەم شیکەم سینەما تایبەتمەندی خۆی هەیە سینەما کەسێکی خۆی هەیە بۆنێکی خۆی هەیە هەستێکی خۆی هەیە دانیشتەکەی کە دانیشی هەستەکەی مەلیکی دانیشوی تایبچکە تاریکە کەس قسە ناکە ئەمە دانانشێکی لێ گوڵەڕژە بخۆ ئەمە باسی سینەمای عالەمی بووەکەم نە کوردستانی لای خۆمان چکە لای خۆمان یعنی من نازانم جارێکیان لە ژیانما تووڕە نابووم لە ژیانما تووڕە نەبووم بەس یەک جار زۆر تووڕە بووم دوان فیلمەکەیان 20 جار بینی بوو هەر هەمویان بۆ یەکتری جێڕایەوە هەردووکشیان بینی بوویان بۆ یەکتریشیانە جێڕایەوە یعنی ئێمە بینەرەکەمان فێر نەکردووە مەسەن دانیشێ و تەمەتوعی پێوە بکە چکە سینەما کەشە فیلم نییە کەشێکە کاتی خۆی لە هەشتاکانە کچ و کوڕ ئەچون بۆ سینەما ئەفلامی هندی خۆش زیاتر هندی بوو فیلمەکان لەگەڵ عەسابە بوو عەسابە و هندی تەوان ئافرەت ناچوو بۆ عەسابە حەزیان زیاتر لە هندی و ڕۆمانسیات و عەشق و ئەو شتانە بوو تر کوڕە خاینەکە و ئەگریان تێر دەسڵمانە بەر بوو تێرە گریای چکات کوڕەکە و کچەکە بۆ یەک نابن یعنی فێر بوو ناگەن بەیەک کەسێکی تایبەت بوو سەیران بوو یعنی ئێمە سەیرانەکەمان سینەما بوو ئەوەنگە جوان بوو بینەرەکەمان باوەڕتان بێت لە دەست خۆمانماننا بە فیلمی هەزیل و فیلم سوسیال میدیا دوژمنی یەکەمی سینەما و شانۆیە بۆ لەبەرەوەی هەموو کەسەیە بێ بە مخریج هەموو کەسەیە بە نووسەر هەموو کەسێکە بێ بە نازام چی بە ڕەخنەگر ڕەخنەئەگرن من هەرێک لە ئاستی خۆیەوانێ ڕیزی ڕەخنانی لە شخصێک هونەرمەندێکی گەورەیە ئێستا هەمێ نایبێنم ڕەخنەیەکی گەورەی لە من گرتبوو لە ئەو کاتە هاوکاری هەبوو ڕۆژنامەی هاوکاری هەبوو من شانۆگەریەکم کرد ئەو ماڵی چۆسەر و هەورەوە لە 27 شانۆ من خەڵاتی باشترینم وەرگرت ئەو کاتە تەلەبە بووم تەلەبەی مەحەد بووم باشترین دەنێنەرم وەرگرت من و کاک ئاکۆ عەزیز ئەمە ئێستا درامای بارانی کردووە ئەو فایلی 67 بوو منیش ئەو ماڵی چۆسەر و هەورە پێم وایە ئەو ماڵی چۆسەر و هەورە بوو وابزانم بەڵێ ئەو ماڵی چۆسەر و هەورە هەردووکمان خەڵاتمان وەرگرت ئەو خوێندکاری 5 بوو من 4 بووم لە مەحەدی فنون جەمیلە شانۆگەرێکەمان نمایش کرد کاتی خۆیمانە بیرم چۆ مۆزوعەکەم چی بوو لەسەر چی چوومەوە باس ڕابڵێت کرد کاتێک کە ئێمە بەنیاز بووین ئیشە بکەین کە ئیش دەکرد عەشقی هەبوو بۆ ئیشەکە خۆشەویستی هەبوو بۆ ئیشەکە ئێمە بیرم کردەوە کۆمەڵێک هینیان کردین دژمان وەستانەوە دژایەتیان کردینەوەمانە دوجار 4 ئەکتەرم تهدید کران چکە باسی سەکرداتیەکی تێ کرد لە 83 لە زمانی حکومەتی بەعسا و مەسرحێکی وا بکەی تازە خەڵاتەکەشی وەرگرتە بوو ناچار بوون تیانە بێ عەرزی عام بکرێ ئەوی زەربەم لێن 4 ئەکتەری سەرەکی مازیێنە یەک هەفتەی ڕێک ئێمە چوینە قاعەیەکەوە دەرگاکەمان لەسەر خۆمان کلیلا 4 ئەکتەری تازە هاو پرۆڤەمان کردو عەرزیشمان کردو خەڵاتیشمان وەرگرتەوە جاریشکە و شەڕێکی گەورەش دروست بوو بەناوبانگ و کاتی خۆی شەڕێکی گەورەشی تیا دروست بوو ئاخرەکەی جیراشین و تێڵانێکی باشیشمان باشە مامۆستا لە فیلمی سینەمایی و بە شێوەیەکی گشتی فیلمەکان کاتێکە دەکرێت زۆربەی جا لەسەر ئاسی جیهانی پەیامێکە گەێنێ بە جەماوەرەکەی بە بینەرەکەی پێتان وایە سینەمای کوردی یان بڵێن باشتر وایە بڵێن فیلمی کوردی توانی بێتی ئەو پەیامە بگەێنێ بە تایبەت پەیامە نەتەوەییەکان کێشەکەیمان ئەمەش لێرە شار کێشەیچکە هەیە ئەفم کێشە زۆرە سیرکە ئێستا ئێمە بەڕاستی یەکشت هەیە من دەمێکە هاواری ئەوە ئەکەم ئەڵم دەرێنەرەکان هەوڵ بن فیلمی ڕۆمانسی بکەن فیلمی ئیجتیماعی بکەن
یعنی لە هەموو عالەموازانن کورد دایمە چەکی پێ و دایمە شەڕەکە و پێشمەرگەیە و لە شەکەکەەوە تەواو زەمنێک بوو ڕۆیشت ئیمڕۆ زەمەنیچکەیە بێ بە خەڵک بڵین کورد عالمیتیایە کورد زانای گەورەی هەیە ئێمە مۆزوعمان هەیە من کاتی خۆی هی پرۆژەیەکم هەبوو بۆ تەلەڤیزۆن زۆر هاوارم کەوتم کاکە وەرن یا دراما یا فیلمێ بکەین بۆ زەمەنی مەلا مستەفا و قازیم هەموو تۆ هەندێک کەس هەبوو تیان کاکە من نامانێ باسی شەخ کاکەم باسی شەخص ناکەم کاتێک کە تۆ فیلمی بۆ نمونە عومەر الموختارە بینی باسی عومەر موختارەکە ڕاستە بەڵام باسی حەقبەیەکی زەمەنیەکە تۆ باسی تاریخی خۆ دەکەی ئەمە ئیشی تاریخی بەڵام تۆ لەگەڵ ئەوە شایستە تۆ سەی لیبیاکە هەر عومەر موختاری نییە سەدان فیلمی ڕۆمانسی هەیە سەدان فیلمی ئیجتیماعی هەیە کۆمەڵایەتی دینی یعنی بوونە پێویستە ئێمە ئەتوانرا لە ڕێگەی سینەمای کوردیەوە کەسایەتی و سەرکردە سیاسەکانی کورد نەک کەسایەتی سەرکردە سیاسەکان بەهۆی کەسایەتی و سەرکرد مەسەن هەواڵ مامجەلال کابرایە بۆ چەند حەقەبەی بینیوە تۆ باسی ئەو حەقەبا ناکە خۆ تۆ باسی مامجەلال ناکەی بە تایبەتی بەڵام تۆ لێرە دوو قازانجەکەی هەم باسی تاریخێکی خۆتە کرد پێوتن بە خەڵکەوتە مامجەلال کابراایەک نییە پێشمەرگە بێ خەڵک پوژێ لە سەر شاخە نە کابراایەکە سیاسیە چۆتە مؤتەمەراتەوە وای کرد ڕۆستی گۆڕیوە یعنی بۆ نمونە لە بەغا گەورەترین زەجەی دروست کرد خەریتێکی گەوری هێنا کوردستان کە چەند ئیوەرە کاکە ئەمە عەقڵە دەتۆ باسی کە ئەم سیاسی من ئاوایە چەند پەیامێک لێک فیلمان کۆ بکرێت بەڵێ اینجا لەگەڵ ئەوشە تۆ باسی حەقەبەیەکەکەی باسی تاریخێکی خۆ دەکەی باسی مێژوویەکی خۆ دەکەی تۆ یعنی بەچی خەڵگەی ناسێ باوەڕە هەبێ عومەر موختار ئەگەر فیلمی عومەر موختار نەبووە بە حیاتی کەس عومەر موختاری ناناسی بەڵێ بە فیلم چی بکەین لێرە ئێمە چی بکەین بۆی کە تۆزە ئاسی سینەما لێرە بەرز بێتەوە بەرهەمی جوانترمان هەبێ ناڵین بەرهەممان نیە ئەوە لە ئاسی بەرهەمی هیچ بەڕێزێکیش کەم ناکەیتەوە ئەو ئیشی ئێمە نیە وەکو میدیاکار بەڵام چی بکەین بۆی بەرهەمەکانمان جوانتر بێ بۆی بەرهەمی باشترمان هەبێ بۆ بەرەو پێشچوونی لەسەر ئاستی هەرێمی هیچ نەبێت بەرهەممان هەبێ فێربین من دایماڵێم یەکێ لەوانە کۆنستانتین سەنسلافسکی لیان پرسیوتیان تۆ چی فێر بوویتی نقطەیەک لە بەحرێکە یعنی ناتوانانی تۆ بڵێ مامۆستام هەمیشە ئێمە با مامۆستا و تەلەبە بین پێشەوەی ئەم قەڵەما بگری بەدەستەوە ئەبێ سەدان شت فێر بووبی چونکە ئەو خەڵکە من دایماڵێمەڵم دەرزیەکی دکتۆر و غەڵەتێکی دکتۆر یەک کەسە کوژێ بەڵام غەڵەتی نووسەرێک میلەتێکە کوژێ پێشەوەی ئەو کامیرێ بچیتە پشتیەوە کاری تیا بکەی ئەبێ بزانین کار بۆ چیەکەی ئەو چاوە چیە ئەیبینێ بۆی بزانی بۆی بیبێ بۆ ڕێگای ڕاست فێریکەی ئەبێت جمهورێکی سینەمایی جوان دروستکەین کە بینەرە دروست کرد اینجا وەرە ستایل بگۆڕە دوای ئەوە چیەکەی اینجا دائیمەژەبێ ئیشی خراپ و باش هەبێ بۆ ئەوی کە بزانین باشەکە کامێ ئەگەر هەمووی باش بێت تێناگەین جای ناکەین ئەگەر هەمووشی خراپ بێت جای ناکەین باش مامۆستا لەسەر ئاستی ئەو باشی کە ئاماژەت پێدا یەکە پێکێنەرەکانی فیلم و فیلمی سینەما بە شێوەیەکی گشتی ئەلبەت کۆمەڵش لە خۆگرێ هەر لە چیرۆکە و سینارست و تا ئەکتەر و دواتر مۆنتاژ و کۆمەڵێک کارن کە بەیەکەوە تەواوکەری یەکن ئەگەر یەکێک لەم یەکە پێکێنەرانە باش نەبێ یاخود بە باشی ئەنجام نەدرێ کاریگەریە بێ لەسەر تەواوی فیلمەکە بەتاکید بێگومان کاریگەریەکی زۆرێ بێت چکە فیلم تەزبیحێکە هەمووی بەیەکەوە تەزبیحێکە دانەیەکی شکا پێم وایە بچڕێ یعنی هەمووی هەڵەوەرێ بەڵام بنەمای سەرەکی سینەما سیناریۆ سیناریۆ زۆر گرنگە چونکە خەریتەی فیلمەکەیە سیناریۆ بە دەرەجە یەک دوای ئەوە دائیمە پێش وێنەگرتن من هەمیشە هاوارەکەمەڵم دائیمە دەرێنەری ئێمە بە ئەوەی کە گرنگەیە بە کاتی فیلمەکە ئەوە گرنگی با بە پێش کاتی فیلمەکە پێش ئەوەی تەسویر بکەیت تۆ دیکۆبازێکی باشە هەبێ ستۆری بۆردێکی باشە هەبێ کە ستۆری بۆرد تەسەور ناکەم ئیمڕۆ مخرجێمە زۆر کەم هەیە کە بەکاری بێنێ حتا دیکۆبازم یانی مخرجە بۆ خۆم دەورم بۆ بینیەوە تەمسیلم بۆ کردووە سێگم کامیرەکەی داناوە توتی ئاوەڵایەرە جوانێ بێ بەمادێ دیکۆبازێ بەستی وانە دیکۆبازێک و یەکە کاتە دوو ئەگەر ملا حەزە بکەین
زۆر دەرهێنەر هەبووە لە سژنەوە فیلمی ئیخراج کردووە لەبەروی دیکۆباجی جوانی هەبووە و مساعدەکەی باش بوو و پێی وتەوە توێتی بڕۆن دیکۆباجە جێبەجێکە لا ئێمە دیکۆباز کاری پێ ناکەین ستۆری بۆرد کاری پێ ناکەین اینجا زۆر گرنگە وعی سەقافی دەرهێنەر یان سناریۆنووس سناریۆنووسە بێ بەجددی مسەقف بێ ڕۆشنبیر بێ کاڵی ڕۆشنبیر یعنی بێ لە هەموو شتێکارە بێ بزانێ چنۆر زۆر جار گەنمە شامی شەخورە لە کاتی سەرکردنی فیلمی سینەمایە بزانێ مامۆستا مامۆستا بۆ چی گەنمە شامی بەکارهێنرێ و کەلتورە چی لەسەر ئاستی نێودەوڵەتیش هەروە بەڵێ لەسەر ئاستی نێودەوڵەتی کلتورێکی شوێنەوە بۆچی مەسەن گوڵە بەڕۆژیان نەکرد بۆ فستقیان نەکرد مەسەن با بڵین گوڵە بەڕۆژاوانە لەبەرەوەی کە پاشماوەی هەیە لەبەر پاژماوەی هەیە سینەماکە پیزەکە بێ لەوەی کە پاژماوەی هەیە تۆ سێری کە متعی سینەما کۆمەڵێ شت هەیە ئەداتێ یەکەم لە دەرگاکەەوە کە ئەچیت بۆنێک هەیە کەم کە زێو بۆنە بکە ئیلاوی کە عاشقی سینەما سێرم کە من کە عاشقی کچێک بم عاشقی ئاینێ بم عاشقی شتێ بم من جوانێکەی بین میشکە نایبینێ چکە من عاشقیم تێمەگەی ئەگەر بینەرێکی عاشق بە سینەمامان هەبێ ئەو تێئەگا کە دەرگاکە ئەچێتە ناوە بۆ سینەما ئەو بۆنە چیە بۆنیەکە هەرچەنە من گلەیەکم لە سینەماکانی خۆمان هەیە چکە بەڕاستی من ڕاستە من ئەزانم فیلم گرانە کایهێنن ئەزانم کە بەڕاستی ئەرکی زۆرە بەڵام پێویستە تۆزە نرخەکەی وا لێ بکەن کە بینەر چێ بچێت یعنی بچن بۆ سینەما ئیمڕۆ سینەماش بۆ بەی دەوڵەمەندکان مەبەستە نرخی بلیتی بڵێ تۆ من بلیتی نەفرێک 10,000 من ئەگەر بمەوێ مەسەلەن بۆ نمونە خێزانێکی 6 کەسی ئەگەر بێ بچێ بۆ سینەما پێویستی بە 6,000 هەندێک جار ئۆفەردانێن مامۆستا ئۆفەردانێن بۆ هەندێک لە فیلمەکان ڕۆژیان 2 ڕۆژ دەستنیشانەکەن بەڵام کۆمەڵێک فیلم دانێن کە ڕەنگە بینەری نەبێت نه بزەبت تۆ ئەبێ پێویستە سەرەتا وەکوتم بینەر دروستکەی بینەر بەچی دروست دەکەی هەرزانی کە بۆی دوای ئەوە باوەڕە هەبێ من شتێک بۆ باسکەم گەنجی ئیمڕۆ ئەگەر ئیشکایانی ئەگەر ئیش بکە ئیژەکە بۆی کە مۆبایلەکەی مۆدێل بەرز بێنێ بۆی نازانم چیەکەی نازانم چیەکەی تەمەنی ئێمە گەنجێتی ئێمە باوەڕە هەبێ ئیشمانەکە من خۆم نانەوای مەکرد لە سەعات 6 ئێوارەوە بۆ 6 بەیانی نانەوای مەکرد لە دوای ئەو خۆمەشتۆ چوم بۆ مەحەد تەلەبەی مەحەد بووم پارەکەی کە کۆمە کردەوە ئەچوم کتێبم پێکردی کتێبمان پێکردی ئەوەی کە نەشتمان توانێت بیکری نەمان دزی ئەمان خوێنەوە ئەمان بردەوە بۆ کابرا هەتا وای لێ هاوتی کاکە مەی دزن وەرن لەمە دو چ کتێبێک گران بوو بۆتان نەکڕا ئەتا نەمێ بیخێنەوە بۆ دەستەکانە خۆش مامۆستاگیان زۆر زۆر سپاس مادومان کردی بە هیوای کاری باشتر و بەردەوامی زیاتر لە بواری شان و سینەما و فیلم بە شێوەیەکی گشتی زۆر سپاس بۆ مامۆستا هاوڕێ قادر کە بەڕێزیان سینەماکارە سپاس بۆی کە لە بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوون بەڵێ دەچینە لای یەکێکی تر لە بڕگەکانی بەنامی ئەمڕۆمان کا بڕگەی دەنگی ڕەسەنێکە هەر جارە و گوێبیستی دەنگیەکی ڕەسەن دەبین دەنگی ڕەسەنی ئەم جارەمان حەمە ساڵح دیلانە بابەیە کۆ گوێبیستی بین هەوری پەڵەی پاراوتێک جیبانی بەفەلەی لای گەرمەسێر سنگتەر بوو تەکان نەربوون وەکو لاوێن لە ڕێگای ئاواتی چەند ساڵەی جێمایێ تیژێ و ڕۆ پەرۆژ بوو بۆ سەر چیان بۆ سەر پوشی زەرد هەڵگەڕاو جاران گیا جارانی سەوس سەر ڕازاوە بە مرواری بە
بە شەولمی بەهاری لای کوردەواری بەڵێ ئەچینە لایەکێکی تر لە بڕگەکانی بەرنامەی ڕۆمان بڕگەی کەشوهەوە کە هەوار پێشکەشمانەکە فەرموو هاوارگیان بڕگەی کەشوهەوە بەرزترین نزمترین پلەکانی گەرمای ئەمڕۆمان پێ بڵێ. بەڵە خۆشەویستان بۆ ئەمڕۆژ گۆڕانکارەکانی کێشوهەواتان پێشکەشەکەین بێگومان گۆڕانکارەکانی کێشوهەوا لە ماوەکانی ڕابردوو زۆر خێرا بوون و پلەکانی گەرماش ئەم چەند ڕۆژە ڕوویان لە بەرزبوونەوە کردووە. لە شارەکانی هەرێمی کوردستان بێگومان دەست پێەکەین لە شاری هەولێری پایتەخت هەور و کەشوهای ئەمڕۆ هەتاوە و پلەکانی گەرماش تا ڕادێکی زۆر بەرز بۆتەوانەیە بووە بە چواردە و نزمترین یەک پلەیە. هەروەها لە شاری سلێمانی بەرزترین پلە 12 بە هەمان شێوە هەتاوە و نزمترینیش ناقص یەکە. هەروەها لە دهۆک 12 و نزمترین 2 بەڵام لە دهۆک هەور و هەتاوە. هەڵەبجەش هەتاوە و پلەکانی گەرما بەرز بوونەتەوە 13 و نزمترین یەک. لە شاری کەرکووکیش 15 پلەی سەدیە بەرزترین و نزمترینیش 3 و هەروەها هەتاوە. بە هەمان شێوە لە شارەکانی دیکەش ئەگەر هاوکارمان بن شارەکانی دیکەی هەرێمی کوردستان بەڵێ لە ئیدارەی ڕاپەڕین لە ڕاپەڕین 13 و نزمترینیش یەک پلە ناقص یەکە هەروەها هەتاوە. لە گەرمیانیش کەشوهەوا هەتاوە و پلەکانی گەرما 12 پلەی سەری و هەروەها نزمترینیش ناقص یەک پلەی سەریە. لە سۆران هەتاوە و بەرزترین دەیە و هەروەها نزمترین ناقص یەک پلەیە. لە زاخۆش بەرزترین 13 و نزمترین 2 بەڵام هەور و هەتاوە و لە بەغداش بەرزترین پلەکانی گەرما زۆر بەرزن لە شاری بەغدا 19 و هەروەها نزمترینیش 4 پلەی سەریە. ئەمەش ڕەوشی کەشوهەوای شارەکانی هەرێمی کوردستان بوو کە ئێستا چەند ڕۆژێکە گۆڕانکاری بەسەردا هاتووە و پلەکانی گەرما بەرز بوونەتەوە و هەتاوێکی گەرم ڕووی لە ناوچەکە کردووە. ئێستاش دەگەڕێنەوە لای هاوکارمان چنوور. بەڵێ هەوار سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکانە لەسەر دوایین گۆڕانکاریەکانی کەشوهەوا و لە بەرزترین و نزمترین پلەکانی گەرما. ڕێنمایی تەندروستی کێکە لەو ڕێنمایانەی کە ڕۆژانە لە بەرنامەی ئەمڕۆدا ئەمە پێشکەشی ئێوەی دەکەین کە هەر جار و باز لە گرفتێکی تەندروستی دەکات باز لە هۆکار و نیشانە و چارەسەرەکانی دەکات. جا لەم ڕێنمایی ئەمڕۆماندا لەم بڕگەی ئەمڕۆ باز لە گرفتی دووربینین و نزیکبینینی چاو دەکات. هەندێک کەس هەیە کە دەڵێ بۆ دوور باشە بینم بەڵام بۆ نزیک خراپم نزیک ناتوانم ببینم چاویلکە بەکارێنم. هەندێک کەس بە پێچەوانەوە نزیک باش دەبینێت بۆ دوور خراپ دەبینێت و ئەوەی کێکە لە گرفتەکان. جا دکتۆر پێشڕە و ئاماژە بەوە دەدات کە هۆکاری ئەم دووربین و نزیکبینی چی و لەگەڵیشیدا چارەسەرەکەشی ما پێ دەڵێت. من دکتۆر پێشڕە ئومێد پسپۆری نەشتەرگەری و نەخۆشیەکانی تۆڕی چاو لەم بڕگەیەدا باسی نزیکبینی و دووربینیتان بۆ دەکەین. وەک دەزانین بینینی ئاسایی لە کەسێکی ئاساییدا مرۆڤێکی ئاسایی 6/6 ئەگەر بێت و هیچ گرفتێکی نەبێ واتە ئەم کەسە لە دوور و لە نزیک کێشەی نییە. بەڵام نزیکبینی لەو نەخۆشانەدا ڕوودەدات لەو هاوڵاتیانەدا کە کێشەیانەیە لە دکتۆر من لە نزیکەوە باش دەبینم شتی دوور بە تەڵخی و بە ناڕوونی دەبینم. ئەمەش وا دەکات کە نەخۆشەکە پەنابات بۆ پزیشکی پسپۆری چاو. ئێمە ئەگەر بێت و لە کاتێکی نزیکدا بێتە لای ئێمە پێویست دەکات بە تایبەتی لە منداڵانە چاویلکەی بۆ نووسین بۆیە چاوەکە بپارێزین لە تەمەڵبوونی چاو چونکە تەمەڵبوونی چاو لە حاڵەتی منداڵیدا ڕووە پێش تەمەنی 12 ساڵ. ئەگەر بێت و ئەو منداڵە چاویلکەی ڕاست بەکار بێنێ بە دوور ئەبێ لە گرفتی تەمەڵبوونی تۆڕی چاو کە گرفتێکی زۆر باوە لە منداڵدا ڕوایە لەبەر ئەوەی کەی ڕوودا تەمەڵبوونی چاو دەو کاتەدا ڕوایە کە مناڵەکە یەک چاوی دابەزیوە
چاوەکەی تری باشە مێشک تەنها ئەو وێنانە وەرەگرێت کە لە چاوە باشەکەەوە هاتوون لەبەر ئەوە چاوەکەی تری ئیمالەکە بەمە منداڵەکە تووشی تەمەڵبوونی چاو دەبێت و بۆی بە دوور بێ لەو گرفتە پێویستە چاویلکە بەکار بهێنێ و لەوانەیە ئێمە ئامۆژگاری دایکان و باوکان بکەین کە لەزگەی بۆ ئەو چاوەی کە باشە ببەسترێ بۆی ئەو چاوەی کە تەمەڵ بووە بێهێز بووە بکەوێتەوە ئیش و لە تەمەڵبوون بپارێزرێت هەندێک کێشە هەیە لەوانەیە لە ناو نزیکبینەکاندا ڕووبدا لەوانەیە گلێنەی بەتاوەتی قۆقز کێشە لە گلێنەی چاودا هەبێ لەوانەشە کێشە لەم درێژی چاوەکەدا هەبێ لەوانەیە چاوەکە درێژتر بێ لە ئاستی ئاسایی خۆی لەم حاڵەتەیە ئەو وێنەی کە تۆ سەیری دەکات بۆ نمونە سەیری ئەم قەڵەمجافە دەکات کە پێویستە بگاتە سەر تۆڕەی چاو دەماری چاو ناگات پێش ئەوە ئەگاتە خوار ئەکاتە ئێرانەیە بۆ نمونە لەبەرەوە نەخۆشەکە دەڕواتە پێشەوە لەو شتێک کە دەوێت بیبینێت و هاوڵاتیان بە تایبەتی منداڵان ئامۆژگاریان دەکەین کەوا بێت و ئەو کەسانی کە لە قوتابخانەدا بینیان باش نییە ئاستیان باش نییە نەک نزیک بینیانە بێ پێویستە سەردانی دکتۆری پزیشکی چاو بکەن بەڵام دووربینی چاو کەسەکە بە عەکسەوەیە ئەڵێ بۆ دوور باشم ئەو شتانەی لە نزیکەوەیە نایبینم ئەمە ژەوانەیە جاری وا هەیە لە هەندێک کەسدا ڕوویە کە پشکنینی بۆ دەکەین دەبینین چاوەکانیان دابەزیوە یان جاری وایە شتێکی ئاساییە لە هەموو کەسێکدا لە دوای تەمەنی 40 ساڵی نەخۆشەکە بە حکمی ئەوەی ئەم هاوێنەی ناوچاو بۆ نزیک ئیش ناکات زۆر بە بۆنەی ماسوولکەکانەوە ئەو کەسە ئێمە تەنها چاویلکەی خوێندنەوەی بۆ بەکارێنین پێویست ناکات بۆ داانین پێویست ناکات دایم ئەو چاویلکەیە بەکاربێنێ ئەو کاتانەی سەیری شتێکی نزیک دەکات ئەو چاویلکەیە بەکارێنێ و کە ئەمە شتێکی ئاساییە لە تەمەنەوە ڕوو دەدات. لا تەوری دومی پرۆگرامەکە لەگەڵتان بەردەوامین کە باز لە کەشوها و گۆڕانکاریەکانی کەشوها و ئەو دیاردە سروشتیانە دەکەین کە بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەواوە دروست دەبێت جا پێش ئەوەی کە ئێمە لەسەر بابەتەکە گفتوگۆکەین پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر یاسین ئەحمەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆ و سپۆڕی ژینگەن لەگەڵ ئێمەدا ئامادە دەبێت دکتۆریان بەیانیت باش و بەخێر بێ زۆر سپاس پێشی کە دەست بە گفتوگۆکانمان بکەین راپۆرتێکمان هەیە لەسەر پاراستنی زەوی با راپۆرتەکە ببینین دواتر دەست بە گفتوگۆکانمان دەکەین. چۆن ئەستێرەکەمان ڕزگار بکەین هەمومان مرۆڤین و لە ئەستێرەیەک دەژین کاتیایدا کۆمان دەکاتەوە بەڵام بەهۆی هۆکارە مرۆیەکانەوە ژینگەی زەوی و دانیشتوانەکەی لە مەترسیدایە چونکە چەندین هۆکار وا دەکەن زەوی بەرەو گۆڕانێکی یەکجاری بڕوات و هەروەها هۆکارەیەک لە دوایەکەکانی پیسکردنی ژینگەی زەوی و ژیان دەبێتە هۆی کەمبوونەوەی سەوزایی درەخت و پانتایی سەوزاییەکان ڕوو لە کەمبوونەوە دەکەن بەهۆی بڕینەوەی دار و درەختەکان هەروەها لە ناوچوونی ئاژەڵە کێویەکان و ئاویەکان ئەمەش بەهۆی بەکارهێنان و خواردنی گۆشت لەلایەن مرۆڤەکانەوە کە ڕێژەی نەخۆشیە درێژخایەنەکان لە بەرزبوونەوەی بەردەوامدایە و ئەمەش مەترسی لەسەر ژیانی دانیشتوانی زەوی دروست دەکات هەروەها ڕێژەی بەرزی لەدایک بوون کە دەبێتە هۆی بەرزبوونەوەی ژمارەی دانیشتوان و ژینگەی زەوی زیاتر پیس دەکات و بەرەونەمانی دەبات بەهۆی ئەوەی دانیشتوانی زەوی پێویستیان بە شوێنی زیاترە بۆ نیشتەجێبوون و بەردەوامیش خانووەکان بچووک دەبنەوە بەهۆی کەمبوونەوەی شوێنی نیشتەجێبوون و دووکەڵی ژەهراوی کارگەکان چەندین کاریگەری دروست دەکات کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤەکان بەگشتی بۆ توشبوون بە نەخۆشیە درێژخایەنەکان هەروەها پیسبوونی هەوای زەوی و پیسکردنی سەرچاوی ئاوی پاک لەلایەن مرۆڤەکانەوە کارەساتێکی دیکەی ژینگەییە کە دوجار ئاوی پاک نامێنێتەوە کەواتە زەوی پێویستی بە پەیڕەوکردنی شێوازێکی دیکەی ژیانە کە دەبێت هەموولایەک پێوەی پابند بن یەکەم ڕاگررتنی باڵانسی ژیان لە نێوان کۆن و ئێستادا پاراستنی ژینگە و کەلتوری ژینگە پارێزی پاراستنی سەرچاوەکانی ئاو و پیس نەکردنیان چاندنی دار و درەخت و سەوزایی
پاراستنی ئاژەڵی کێوی و ئاویەکان لە مردن، کەمکردنەوەی کارگە و دووکەڵی کارگەکان، بەکارهێنانی خواردنی تەندروست بۆ کەمکردنەوەی نەخۆشیە درێژخایەنەکان، کەمکردنەوەی نەوەخستنەوە یان مناڵبوون. بەڵە خۆشەویستان، وەکو هاوکارم ئاماژەی پێکرد لە تەوەری دووەمی بەرنامەکەمان تا باس لە گۆڕانکارەکانی کەشوهەوا و ئەو دیاردانەی کە پەیوەندیدارن بە ژینگە و هەروەها کەشوهەوای سەرتاسەری جیهان و هەرێمی کوردستانیش بەشەکە ئەوەی بێرەکەوێت با بڵێن لەو گۆڕانکاریانە کار ڕوو دەدەن. ئەو راپۆرتەش باسی و فاکتەرانەی کرد کە کار دەکەنە سەر کەشوهەوا بە شێوەیەکی گشتی کە فاکتەرەکان ژینگەی و مرۆین. وەکو ئاماژەمان پێکرد میوانێکی بەڕێز ئامادەیە بەڕێز دکتۆر یاسین. دکتۆر یاسین دووبارە بەخێر هاتی. دکتۆر کامل سەرتا لەوە دەست پێ بکەم لە راپۆرتەکە باسی چەند فاکتەرێک کات دەربارەی گۆڕانکارەکانی کەشوهەوا وەکو ئەوی کە بەدیەکرێ لە چەند ڕۆژی ڕابردوو لە ماوەکانی ڕابردوو لە هەرێمی کوردستانیش گۆڕانکاری بەسرا هاتووە کەشوهەوا با بڵێن لەوانەیە بە بەراورد بە ساڵی ڕابردوو کەمێک ساردتر بێ. ئەمانە بۆ چیە گەڕێنەوە؟ بڵێ زۆر سپاس. هەڵبەتە دیاردەژینگەیەکان یا با بڵێن کەشوهەوای زەوی ڕیتمێکی تایبەتی هەیە، معنی با بڵێن لە ساردەوە بۆ گەرم لە گەرمەوە بۆ ساردەکە چەندێک درێژە کێشێ گەرمەکە چەندێک درێژە کێشێ ئەمانە تقریبا باڵانسێکی وەرگرتووە. بەڵام گۆڕانی کەشوهەوا کە لەم دوایە باسی گەرمە با بڵین ئەم ڕیتمەی تێکگاوە، ئەم با بڵین باڵانسەی تێکگاوە. ئەلبەتە بە شێوەیەکی گشتی ئەو تێرمانەی کە زیاتر لەم فترێژ بەکار هات لانینا و ئەلنینۆ و ئەم ئینانە با بڵین کە لانینا چییە؟ ساردبوونی ئاوی با بڵین زەریای هەیە منە بەشی ڕۆژهەڵاتی نزیکی کەمەرەی زەوی ئەلەویە ئەگەر هاتوو بڵین پلەی گەرمی ئاوی سەرەوەی هینەکە زەریاکە نیسبەتێک با بڵێن لە 0.5 دەرەجەی سەدیە و بەرەو ژوور زۆر جار لانیناکە زۆر بەقوتە بێ، زۆر جار ئاتیادیە بێ، زۆر جار نزیکەی نیوترەڵە بێ با بڵین ناوەڕاستە بێ. ناوەڕاستەکە هەیە، یعنی با بڵین ئەوە کەشێکی ئەتیادی ڕۆژە با بڵین ساڵانەی کە ئەبینین لە با بڵین بۆ نمونە لە سلێمانیە نزیکی 600 بۆ 700 ملیم باران ئەبارێ، ئەوە نۆرمەڵەکەیە. بەڵام ئەگەر هاتوو لەمانە بە ئینگلیزیڵێ دیڤیەتی کرد، یعنی با بڵین لایە وانە بەلای ساردایە بەلای گەرمە. ئەگەر لەوێ سارد بوو ئاوەکە ئەوە ئێمە تەسەوری وشکە ساڵی ئەەکەین، یعنی با بڵین چەند بەداخەوە ینی با بڵین کێشەکە لە چیایە؟ لانینا کە ساردبوونەوەی هینەکۆی لانینا و ئەلنینۆ دوو کەلیمە پێچوانی یەکن دکتۆرۆنیا دوو شەی ئیسپانین. ئەلنینۆ ینی مناڵێکی کوڕ، لانینانی مناڵێکی کچ. ئیتر بۆ وایە ناوناوە نازانم ئەو خۆیان ئەڵێ ڕاوچیە هینەکان لە ساڵەکانی پێش سیەکانەوە دیاردەیان هین کردووە چاو کردووە کە سار دەبێتەوە. ئێمە تەسەوری وشکە ساڵی وشکە ساڵێکە کێشەکە لە چیایە کەیت بەلای کەمەوە 3 ساڵ بەردەوامە بێت. ئێلنینۆکە گەرمە بێت، ئەلنینۆکە گەرمە بێت و لە سەر نۆرمەڵەوە لە 0.5 بەرەو ژوور جاری وایە چێ بۆ نزیکی 2 دەرەجەش ئەوە زۆر تۆن نەبێت ئەلنینۆکە، ینی بارانبارینێکی زۆر بەقوت ئەبارێ. ئەگەر هاتووە ئەلنینۆکە ساڵێک بەردەوامە بێ. ئیتر دوای ئەوە چێتەوە نیوترال احتیمالە بڕوات بۆ لانینا. ئیتر ئەمە هینە با بڵین شتێکە کۆنتترۆڵی نییە، ئێمە تەنها پێشببینی ئەەکەین بەڕاستی. زۆر جار هەیە سیرەکەی دیاردەکەشەوە نسبەتێ بارانبارینی باشیش هەیە، ینی بە هینی خۆمان با بڵین. ئێمە باسی با بڵین باسی سلێمانیکەین لە 700 بۆ 1000مان هەیە ئێمە ئەگەر نۆرمەڵ بیاین لە سەر و 600ەوە هەر بەپێی پێوەرە ژینگەیەکان و با بڵین پێوەرە ئاویەکانیش کە چەندێک وشکە ساڵی دانرێت، چەندێک بە ساڵێکی نۆرمەڵ و با بڵین تەردانرێت لەسەر و 500 بۆ 550 نزیکی 600 ملیم بارانمان ئێمە ئەوێت ساڵانە. ئەگەر هاتوو لەم ڕێژەیە کەمتر بووین با بڵین بەلای هینەوە لە 550 کەمتر بێ، ئیتر لەوە شێکی فعاد نەکا.
بۆ ئەم ساڵ لانینایان ئێلنینۆیە لانینا چەند ئەگەری ساڵێکە هەیە، بڵێ چەند ساڵێکە ئێل نینۆ بەردەوامە بێت. لانینا بەڵێ. ئێستا ئەم سێ ساڵ ساڵێک. بڵێ لە ئێستا کۆتایی هات خۆشببختانە ئەیتر کۆتایەکەی بوو وابزانم نزیکی 4 ساڵیشی پێچوو چکە بەڵێ. ئێمە ساڵی هەژدە بارانێکی زۆرمان باری ئەو بۆ 18 بۆ 19. هینەکەی دوکان بێڵماوسەکە. بەڵێ بێڵماوسەکە سەرڕێژی کرد ئەو ساڵی 2010 بوو بەڵێ. ساڵی 2019 هەر نسبەتێکی باش بارانمان هەبوو بەڵام لە 20ەوە کەمی کردووە 21 و 22 و ئەم ساڵ ینی لەو چه کۆتاییەکەی بێ ها سەیری کە 3 ساڵ بە دوایەکە هاتووە قسەکەیەکە باوە با بڵین بنەما زانستی لانینا ئەوڵێ کە دەستی پێکرد 3 ساڵ بەردەوامە بێت بەڵام ئەلنینۆ بەداخەوە با بڵین ساڵە سەرڕەکە 1 ساڵە ئیتر دوای ئەگەڕێتەوە بۆ نۆرمەڵ یا لانینایەکی تر دەست پێەکە ئیتر ئەوە هینەکە ئەیزانێ با بڵین شتەکە دیاردێکی سروشتیە. لانینا و ئێلنینۆ هیچ دیاردێکی تری سروشتیمان هەیە نۆرمەڵ حاڵەتی نیوترال هەیە ئەتیادی بێ با بڵین پلەی گەرمی زەریای هەیە من تەمەن ئاوەکەی سەرەوەی لە بەشە ڕۆژهەڵاتەکەی نزیکی کەمەری زەوی لەویا هینەکە کراوە با بڵین پێوانەکە و گەرمی دەرەجەی گەرمەکە وەرەگیرێ ئیتر ئەمە دیاردەیە کە ڕەبت کراوەتەوە بێەوە چکە بۆ لەبەرەوەی با بڵین ئەو هەوا شێدارەی کە بەرزە بێتەوە هینەکەی سەرچەکەی لەوێەوەیە نزیکی کەمەری زەویە دایمە تشتی خۆر لە سەری ستونە هەڵمبوونێکی زۆر وایە. دکتۆر هەوری سوپەرسێڵ چییە؟ زۆر جار باسی کراڵێ هەوری سوپەرسێڵ هەرێمی کوردستانی گرتووە یان ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گرتووە زیاتر بەڕێی من ینی ڕاگەیاندن و ئەوانە بەکاری هێنن بۆ دەرکەوتوانە سوپەرسێڵ هەورێکی نزمە شتێکی وا تایبەت نییە. زۆر جار هەر بارانیشی لێ نابارێ نابارێ خۆی وایە کە ماوەکەی لە نێوان 2 بۆ 4 ساعتا کە هەورێ بارانێکی بەخڕ و بەلێزما بارێ و بای لەگەڵە شەرنیە ناڵێم جاری وهەیە هەر بارانیش نابارێت چکە دیاردەی بارانبارین با بڵین عملی بارانبارین زۆر معقەدە ئاسان نییە زۆر تێکەڵا و چەندها شت دەورە بینێتیان یعنی هەر ئەوە نییە کە ئێمە لە جاران لە با بڵین لە مەکتەب پێیانەوتین ئاوەکە بێ بە هەڵمی تر دوای هەڵمەکە ئابارێ نەخێر شەرنی هەزارها هەوریەت و ئەڕۆ هەوری ماماتۆسیشمانەیە لەوانی زانست ئەو بابەتە هەبوو چنوور ئەوە دوای ئەوە کە دڵۆپە دروستە بێ و دواتر بارانە بارێ و هەڵمی تۆ هەڵمەکە بێت چڕکەیتەوە خۆی کە هەورەکە هەڵئەسێ بۆچی ئێمە لە خوارەوە هەڵمی ئاوەکە نابینی لەبەرەوەی زۆر چڕ نەبووەوە بەڵام کە ئەچێتە سەرەوە خۆی هینێک هەیە با بڵین هاوکێشەیە گێڵێ هەر 1000 مەتر بەرز بیتەوە نزیکی 5 دەرەجە ساردبوونەوە هەیە بڵین لەو پلەی گەرمی کە لەسەر ڕووی زەویە هەڵبەکە کە هەڵەسێ بۆ سەرەوەیتر لەسەرەوە چڕە بێتەوە جا ئەم چڕبوونەوەیە تا بێتە ئەوەی کە وردە وردە با بڵین دەنگکۆڵەکانی ئاو کۆ ئەبنەوە کە کۆبوونەوە وای لێ دڵۆپێک دروستەکە دڵۆپەکە چیتر هەوا ناتوانێ هەڵیگرێ ئەبارێ تۆ بێ ئەو ساردبوونەوە دروستکە ئەو ساردبوونەوەیە هەر بەرەو سەرەوە ڕۆشتنی ئەو هینەیە بەڵام ئەگەر هات و زۆر گەرم نەبوو بێ هەواکە زۆر ناتوانێت سەرکەوێ کە زۆر نەیتوانێت سەرکەوی بارانبارینەکە ڕوونایە لەبەرەوە یەت ئەبێ هەوایەکی سارد بەرەو ڕووی ببێتەوە یعنی کە تۆ هەورەکە دیە ئەبێ کوتلەیەکی هەوای ساردیش بەرەو ڕووی بێتەوە یان کە ئەڕوا تۆپۆگرافیەکە ئیجباریکە ئێمە بینین دایمەن لە شاخەکان باران ئەبارێ زوربەی کات یا بەفر ئەبارێ بۆچی لە بروی ساردبوونەوە زۆرترە لەوێ هەواکە ئیجبارە بێ بەهۆی تۆپۆگرافیەکەەوە بەرزیەکە ببڕێتێتە سەر و چڕبێتەوە ئێمە کەمێک پێش دوایان گۆڕانکارەکانی ڕۆژی کەشوهەوای هەرێممان خوێندەوانێ ڕۆژانە پێشبینیە کرێت چ ئەم پێشبینانە جاری وەها هەیە ینی دەڕۆژ پێشبینی دەڕۆژەکرێت بەڕاستی پێشبینی هەفتەی تایە و پێشبینی 2 ڕۆژی تایە ینی ئەمە بنەمایەکەی بووی ڕاستی ئەم پێشبینیانە پسەلمێنێ ئەیان پێشبینانە ڕێک و ڕاست وا دەرەچێ چۆ جاری وایڵەن ئەم هەفتەیە بێتەوە بە فربارین و باران و بەڵام واش دەرناچێت پێ پێشبینیەکانی مۆبایل شتێکە پێ پێشبینیەکانی کەشناسی شتێکی کاریسەکە لە چیایە خەڵگەیە پێشبینی ساڵەکە ئەکات یعنی ئەمە بەس فالگرتنەوەیە هیچ بنەمایەکی زانستی نییە پێشبینی ئەسەر لە هینەکانە باشترین ئەو
با بڵین ئەپلیکیشنانەی کە بۆ کەشوهەوادانراون ئەکۆوێدەر و ئەمانە تا مانگێک ئەتوانێ بیکە ئەویش زۆر دقیق نییە بەڕاستی ببوورە پێشبینی کەشوهەوا بەپێی زانستی هایدرۆلۆجی لە 10 ڕۆژ هەفتەیەک بۆ 10 ڕۆژ زیاتر قەت دقیق نییە بۆ لەبەرەوەی ئاوی با بڵین دەریاکان یا هەرج بە هەڵم بوونێ کە یەتە ناو ئەتمۆسفیرەوە بڵین هەواوە ئەڵێ ماوەی مانەوەی ئەم ئاوە ینی معادلات هەیە توانین ئێمە سەمن بە لە وانەی هایدرۆلۆژی ئەڵێمەوە لە با بڵین لە کولەی خۆمان کۆلژی هەندەسە دازیاری زانکۆی سلێمانی من بە خوێندکارەکانمی ئەڵێم ینی ئێمە ئەی خوێنینەوە ئەممانەوەی ئەم شێیە تەنها بەلای زۆرەوە 10 ڕۆژ لە ناو ئەتمۆسفیرایەتەوە خوارەوە ئیتر تۆ چۆن ئەتوانی پێشبینی دقیقی مەسەرەن مانگێکی تر بکەی زۆر زەحمەتە بۆیە ئێمە ئەڵێن مۆدێڵەکانی پێشبینی کەشوهەوا قەت دقیق نین جا هینەکەشی مۆدێڵەکەشی پێڵەن ستۆکاستیک مۆدێڵ ئەمە ئەم مۆدێڵانە دایمەن لە ڕاندەم نمبەرێکەوە دەست پێەکە لەبەرەوە قەت ناتوانانی تۆ کۆنتترۆڵی کەیت ینی ئەوەیە هینەکە ئەسڵەن تایپی مۆدێڵەکە جیایە ستۆکاستیکە و دیسانەوە ڕزدەن تایمی ینی با بڵین کاتی مانەوەی شێ لە ناو ئەتمۆسفیرە لە ناو هەوایە بەلای زۆرەوە 10 ڕۆژە یەتەوە خوارەوە بۆچی لەبەر ئێمە معادلەمان هەیە چەندێک بە هەڵمبوون هەیە چەندێک دابارین هەیە لە سەرگۆی زەوی حساب کراوە ئەمانە کە ئەمانە وەکو دیسشارج و ئینچارج حسابی با بڵین لێ ڕۆشتن و هاتنە ناوە لە بینی ئەم دوو ئەکویفەرە ئەم دوو با بڵین خەزانەیە کە جەریاکان و ئەتمۆسفیرن کە حسابیانەکەین هەر 10 ڕۆژێکی پێچێت لەبەرەوە ئەمە لەسەر ئاستی نێودەوڵەتی دکتۆر ئەم پێشبینیانە هەر بە هەمان شێوە ینی پەیوەندی بەوە نییە بڵێن بنەما زانستیەکەی باسەکەم بەڵام بەوە نییە بڵێن ئێمە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕازیان لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان ئاستی پێشبینیمان لاوازە یاخود ئامێرێکی تایبەت و پێوانێکی تایبەتمان ئێمە پێوانەکانیشمان لاوازە بەڵێ ئێستا ئێمە ئەمانەوێ دیار با بڵین هاوکێشەیەک بۆ ڕژەی بارانبارین دروستکەین ئەلبەتە من دانێکم بۆ سلێمانی دروست کردووە بۆ چڕی بارانبارین بەڵام چەندێک گەڕام داتای 5 دقەمان نییە ئێمە هی بارانبارین ینی ڕۆژمان هەیە 24 ساعتمان هەیە 24 ساعتەکە کە تۆ سکێڵەکەی وردەکەیتەوە ینی نسبەتی غەڵەتی تەیەکەوێ لەبەرەوە بە دڵنیایی ئەسە وڵاتانی تر شوێنی چۆک و ئەمریکا و ئەوروپا و ئەمانە هەر لە ئۆنلاین لە سەر ئینتەرنێت دەتوانی داتاکان داونلۆدکەی لەوانەیە بڵم بە دوو دقەشتی بارانبارین ڕادەیشێت تمپرێچەر دکتۆر یاسین تا چەند ئەکادیمیا لایەنی ئەکادیمی و لایەنی زانستی کە ڕەوشی کەشوهەوا با بڵێن کەسانی پسپۆر تا چەند لە وڵاتی ئێمەیان گرنگی پێدرێ بە تایبەت زانکۆ و پەیمانگاکان تا چەند ئەو بەشانە گرنگییان پێدرێ بۆی کەسانی پسپۆر بێنە ئاراوە بۆی ئەوان توانن با بڵێن لە ڕووی پسپۆڕێتەکەی خوان و خزمەتە بە وڵاتە بکەن لە ڕووی ژینگەی و کەشوهەوا بە شێوەیەکی دەستخۆش زۆر من ئەوە دایمەن ئەو گلەیەکەم ئێمە بەڕاستی ینی لە وڵاتان خەڵکە ئەکادیمیەکان ینی لە بەرامبەر پیانی معلومات و کردنی ئیشێک پارەوەرەگرن ئێمە زانیاریەکانمان بە خۆڕاییە یعنی ئێمە دایمەن لە چەند شوێن لە چەندێ بۆمان ڕەخسابێ لە ڕاگەیانەکانەوە تومانە کێ بە ئێمە ئیسیشاراکە ڕابۆچوون ماوەرەگریشتی ئەلمیشیان پێڵێن هەڵبەتە ئێمە قەت خەڵکی با بڵین ئەکادیمی ناتوانێت لە خۆیەوە شت بەڵین فاڵ بگرێتەوە نییە تۆ بنەمای زانستی نەبێ ئینەک بەڵام بەداخەوە کەس نایە بۆ لای تۆ یعنی سەیرەکەی دیاردەیەک شتێک ڕوئەیە خەڵکێک دایمەن ڕاگەیاندن و ئەوانە ئەتیبا دەکەنە سەر ینی لەوە چێ بە جۆرە لە جۆرەکان جاکاریە هەبێ بەلای ڕاگەیانەکەەوە بەلای ئەو حیزبەی کە ڕاگەیانەکە ئەبات بەڕێوە احتیمالە وا بێت زەبەت ینی ئەمانە بەداخەوە لای ئێمە لە زۆر شوێنە لە هەموو بوارەکانە وایە نەک بڵین هەر لەم مەجالەیە لەبەرەوە سیرەکەی شتی نامۆ و سیر دروزە بێ و ئیشەکانیش کە ئەکرێ دوایی خەڵکەکە باجەکەی ئەیە ینی بۆ نمونە با بڵین زۆر دوور نەڕۆین پرۆژەی ئاوی خواردنەوەکەی هەڵەبجە
چەند ئینتێکێکی لێ دروستکراوە بۆ دروستکراوە دوانیان ئیش ناکادانەیەکیان ئیشەکە بۆچی لەبەرەوەی کە وەختی خۆی دانراوە نەهاتون دراسەیەکی چڕوپڕی ڕێژەی ئاوی ناو دەریاچەکە بکەن لەبەرەوە ئێستا ئاوکە بەجێی هێشتووە ینی کەوتۆتە سەر با بڵێن وشکایی و ئەوانەوە چیتر ئاوی دەربەنی خان کە کەمی کردو چکە تۆ بێ پێشبینی بکەی پێشبینی ئەوە بکەی بزانی ئەستەن لە من بە دیسانەوە ئەڵێم بە دەرس بە خوێنکارەکانمی ئەڵێمەوە کە تۆ پێشبینی ژمارەی دانیشتوانی شوێنێکەکە یا پێشبینی سەرچاو ئاوێکی جاریوە فاکتەری سیاسیش حسابەکرێ ینی علاقەی بینی وڵاتەکان ئێستا با بڵێن ئێران ئاوەکەی گرتوتەوە با بڵێن بربەستی لەسەر دروست کردووە ئاوی سیروان کەمی کردووە ئەوە تەسیرەکاتە سەر دکتۆر کە باس لە علاقەی نێوان دەوڵەتەکان یا لانە سیاسەکان دەکەی کە دەڵێن گۆڕانکاریەکانی کەشوهەوا ڕوویداوە و گۆڕانکاری گەورە ڕوویداوە هەڵبەت لە ڕێکەوتنامی پاریسی ساڵی 2015 کە چەند خاڵێک نووسراوە بوو دواتر لە 2016 ئەمریکا و سین لێ هاتنە دەرەوانەیە کە پابند نەبوون پێوەی ئەم ڕێکەوتنامانە ئەم کۆبوونەوانە کۆبوونەوەی گلاسکۆ جیبیز یا خۆ ڕێکەوتنامەی پاریس یان کۆربەندی ئابووری دافوس ئەمانە کۆمەڵێک ڕێکەوتنامە کۆبوونەوە کۆربەندە ئەنجامەدرێ بەڵام ئایا لە بنەمایە هیچ کاریگەریەکی دەبێت لەسەر گۆڕانکاریەکانی کەشوهەوا کەس جێبەجێی ناکە کێشەکە لەویە بڵێ ژینگە ینی هەموو زەوی یەک ژینگەی هەیە بۆ معلومات ئێستا تۆ پیسبوونێ لێرە بکەی ڕووەکەی ئەو دیوی گۆی زەوی کە ئەمریکایە ئەچێ بۆ ئەوێ لەوێ بێ یە بۆ ئێرە ینی هەریەت لۆ ینی ئەوەی کە من ئەڵێم نەک بە شەو ڕۆژێ بەڵام بە مودەی هین زەمن با بڵێن کە کات ئەچێتە پێشەوە تێکەڵ ئەبێت چکە ژینگەکە یەک ژینگەیە جا ئەمان کەس خۆی ناکا بە ساحێبی بەڕاستی ینی ژینگەی زەوی هەمومان ئێستا بۆ نمونە با بڵێن ماڵەکەی خۆمان ماڵەکەی خۆمان پاکەین و فڕینە بەردەرگاکە بەردەرگاکە شەر بەشێکە لە ژینگەکەی تۆ فەرقی چییە ینی هینە جا ئەو وڵاتانەش هەروایە ینی دیاردە ژینگەیەکانیش با بڵێن پیسبوونی هەوا ئەم هەوایەت تێکەڵە بێ ئەڵبەتە وەنیە کە وڵاتێ بۆ وڵاتێکی تریا گەرهات و باەکین کات ئەو شوێنە پاکات و بەڵام ئەو پیسە بۆ کوێ چێ جارێکی تر بۆ دیێتەوە لەبەرەوە کەس پابەندی ئەو هینانە نییە ئەو ڕێکەوتن نامانە ینی ئەوەنەی لە ڕێکەوتن نامەکە ڕێەکەون لەولاوەیەن شەڕێک دروستەکەن شەڕەکە دەقاتی ئەوەی کە لە ڕێکەوتن نامەکە پلانی بۆ هەیە کە هین ببێت چاکی ینی هەر شتێکی با بڵین بەعلامیە زۆر جارۆکسێک دکتۆر ئەڵێ خۆڵاتی عێراق وڵاتێکی پیشەسازی نییە ئێمە وڵاتێکی پیشەسازی نین بە بەراورد بە وڵاتە گەورە و زلهێزەکان بۆچی ژینگەمان پیسە بەڵام ئەوانە بوو کە ئاماژت پێدا کۆمەڵی هۆکار هەیە کە بەخۆی کاریگەری گەوری هەیە لەسەر پیسبوونی ژینگە زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل چارەسەرەکان چین باسی کۆمەڵە کێشە و گرفتمان کرد و باسی وڵاتی خۆمان باسی میدیات کرد ئەوەکە کاکەوێتە ئەستۆی ئێمە و کەناڵەکانی ڕاگەاندن وڵی کەناڵەکانی ڕاگەاندن ئەگەر کە با بڵین کێشەیە گێتە پێشەوە محاولە بکەن خەڵکی ئەکادیمی پسپۆر نەک هەیشە ڕاستی ینی ئەکادیمیە چێ لە مەجالێکی تر قساکات ئەوشمان هەیە یعنی لەو فترەیە لە ئەم مەسەلەی ئەم زەمین لەرزە و بوومە لەرزە و شتە دروست بوو ینی خەڵکی تر بەدەر لە خەڵکی ئەکادیمی خەڵکی تری زۆر هینی تێکرد ینی قسەی بۆ چوونی خۆی ئەڵبەتە ئێستا ئێمە وەکو ئەندازیاری من خۆم با بڵێن ئەندازیاری شارستانی تەواو کردو لەوە چێ نیسبەتێکیش لەو مەجالە بزانم بەڵام لەبەرەوەی اختصاسەکەم پسپۆڕەکەم من ئێستا بۆتە ژینگە و سەرچاو ئاویەکان ناچمە ئەو بوارەوە بەڕاستی چونکە خەڵکی تر هەیە بێ لەو بوارە قسە بکە کێشەکان ئەلەویایە ینی ئەبی ئەوانە جیاکرێتەوە ڕاگەیاندنەکان وەک تۆ فەرموویت محاولە بکەن با بڵێن ئیسیشارە بە کەسێکی وەکو چۆنەڵی شارەزای بوارەیە کەسێکی ئەکادیمی لەو ڕێگەی هۆشیاری ژینگەی ئەکادیمی بێ مەفروزە جیاواز بێ لەوانی تر ینی بەڕێی من ئێستا بەعزی جار دیاردەی با بڵێن گەندەڵی و گەندەڵی زانستی لە ئەکادیمیا لە ناو ئەکادیمیستەکانە ڕوئەیە ئەوە بەڕاستی کفرە بەلای قسەیکی کوردی هەیە ئەڵێ بۆ ئەوی گۆشت خراپ نەبێ خوێی پێوەکەین ئێگەر خێوەکە خراپ بوو
وانیا درستە خراپترین دەست خۆش دکتۆر گیان زۆر سپاس مادومان کردی سپاس بۆ تەواوی زانیاری و ڕوونکردنەوەکانت زۆر سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر یاسین ئەحمەد کە بەڕێزیان مامۆستای زانکۆن زانکۆ سپۆڕی ژینگەل لەم بەشی پرۆگرام لەگەڵ ئێمەدا ئامادە بوو دەچینە کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمان کە ڕێنمایی وەرزشی و کە باز لە ڕاهێنانی سنگ دەکات با بزانێ ڕاهێنانەکان چین و چۆن سوودی لێ بینی. بڕگەی ئەو ڕۆمان کۆمەڵی ڕاهێنانی سنگە بۆ کەسێک کە سەرەتای بێت با دەست پێکەین ڕاهێنانی یەکەم کە بۆ بەشی سەرەوەی سنگە. ڕاهێنانی دووەمان بۆ بەشی خوارەوەی سنگە بە تایبەت بۆ کەسانە باشە کە بەشی خوارەوەی سنگیان چاورێکی زۆری تیا کۆبۆتەوە. ڕاهێنانی سێمان کە و بەشی ناوەڕاستی سنگە و بە هیوای سوود بینین. بەشی پشتمان بەرزەکەینەوە قەفەزی سنگیشمان دەرەپەڕێنین لە کاتی دابەزانە هەنا ساڵە مشین کاتی بەرزکردنەوە ناسە بەتاڵەکەینەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەش کردن بە یارمەتی هاوکارانم تەواوی بڕگۆ بابەتەکان پێشکەش کرا کاتێکی خۆش بوو گشت لایەکتان ئاسوودە بن خۆتان لەگەڵ کاتەکانتان ئاسوودەی بێت هەر شاد بن.